بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داوام لذاتی پاشی پەروەردگار ئەم دەرسە و تاوی دەرسەکانمان لێ قبوڵکە و بکاتە چرایەکی ڕووناک بۆ ژیانمان، بۆ ناوگۆڕمان، بۆ ئاخرەت و ساحەی مەحشەرمان. هەموو ڕۆژانێکی شەممە عەسرەکان کاتژمێر 4:30 لە خزمەتانە ئەبین بۆ یەکێک لە وانە زۆر گرنگەکانی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کتێبی ئەددا وەدەوایی ئەم زاناپایە بەرزەیە، واتە دەرد و دەرمانەکان کە ئێمە ناومان لێنە ئاسایشی ڕۆح، چونکە هەستمان ئەکرد لە خزمەت ئەم کتێبە دڵ و دەروونمان ئاسایش و ئارام ئەبێتەوە و ئومێد دەکەین ئەم کتێبە بێتە ئاسایشی دڵمان، ئاسایشی ماڵمان، ئاسایشی شار و وڵات و نیشتیمانمان. بەڕێزانم، ئێمە لە خزمەت ئەم کتێبە نایابە ژیانێکمان بەسەر بردووە و کاتانێکمان سەرف کردووە لە خزمەتیا بووین، چەند دەرسێکمان گوزەر کردووە. هەندێک لە دەوا زۆر بەهێزەکان ئیبن القەیم لە سەرەتاوە بۆی باس کردوین، هەموو جارە بیرتان ئەخەمەوە تاوەکو ئەو دەوایانە دائیمە لەبەر دەستمان نابێ. دەوای زۆر خوێندنی قورئان کە زۆر گرنگە ئینسان بەرەو سەعادەتێکی زۆر گەورە ئەبە، مەهما کان عەسیانت زۆر بێ، مەهما کان دڵت وێران بێ، مەهما کان کێشە و گرفتێ هەبێ، مەشاکیلێ هەبێ، دەستبردن بۆ دەوای قورئان شیفایەکی زۆر گەورەیە، بەشی مادەی ئینسان و معنای ئینسان شیفا ئەدا. دووهەم بریتیە لە دوعاکردن کە ئیبن القەیم فەرمووی دوعا چەکێکی زۆر بەهێزی ئینسانی ئیماندارە، هەموو ئەو دەردانەی هەیەی ئەتوانێت لە ڕێگەی دوعاوە چارەسەری بکە. فەرمووی هەرچی بەڵایە لە ئاسمانەوە کە هەیەتە خوارەوە ئەکرێت دوعا بیان گێڕێتەوە بۆ سەرەوە، تووشی ئینسان نەبن، یا ئەوانەی کە کەوتونەتە سەرشانی ئینسان بەهۆی دوعاوە بەرزیان کاتەوە و دووریان خاتەوە لە خۆی. سێهەمین دانەکردەوەی ساڵحی ئینسان چەنێ پێت کرا لە هەر جۆرە کردەوەیە کە هاتە ڕێت قەت درێخی نەکەی لەوەی کە ئەو کردەوە چاکە لە دەست دەرنەچێ و جێبەجێ بکەی. ئینسان نازانێت لە چیە قبوڵ ئەکرێ. ئێمە ئەبینین سیرەکەین کەسێک خوای گەورە لە گوناهەکانی بورا تەنها بەهۆی ئەوەی کە کەمێک ئاوی دا بە سەگێک. کەسێک تر خوای گەورە لە گوناهەکانی بورە دەسیێنا بەسەر هەتیوێکە. کەسێک تر خوای گەورە لەوە ئەچێت لە گوناهەکانی ببورێ، ئەگەر بێت و تۆزێ ئاو دابنێ بۆ تەیر و توور، یان لە کاتێکا بەفر ئەبارێ شوێنێک ڕەشکاتەوە هەندێک گەنمی تیادا بنێ. ئێمە نازانین غفرانی خوا، مەغفرەتی خوا، ڕەحمەتی خوا، نەسیمی ڕەحمەتی خوا لەکوێوە دێ. ئینسانی مسلمان مکەلەفە بەوەی کە بەیانی کردەوە هەتا ئێوارە خەریکی کردەوەی ساڵح بێ، کردەوە لەگەڵ خۆیە، لەگەڵ دەوروبەریە، لەگەڵ هەموو مرۆڤایەتی و گێتیە، لەگەڵ کوڕەی زەویە، هەسارەی زەویە، هەموو ئەو باشانەی کە ئینسانی ئیماندار ئەیکات لەگەڵ خۆیە، لەگەڵ هەموو بوونەوەرە، هەمووی ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیە و لە نامی ئەعمالیە بەرزە بێتەوە وەلەعەل ڕەب العالەمین لێشی ئەبورێ بەهۆی یەکێک لەوانەوە کە ئەیکات. بۆیە عەمەلی ساڵحیش سێهەمین دەوای زۆر کاریگەرە لەسەر ئینسان بۆ شیفا. دواتر ئیبن القەیم هات باسی زەرری گوناهی بۆ کردین. چەندین دەرسە ئێمە باسی زەرری گوناهەکانەکەین کە چەند کاریگەری لەسەر ئینسان هەیە، چۆن ئایندەی ئینسانەکان بەرەو خەتەریات ئەبا. ئەو مەشاکلانە چین کە ڕوبەڕووی ئینسان ئەبنەوە بەهۆی گوناهەکانەوە. زۆر شتمان لەوانە باس کردەوە لە دەرسەکانی پێشوە. ئەمڕۆی نەسەر شتێکی نوێ. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ المعاصي تجرئ على الإنسان عداءه. گوناه دژمنەکانی ئینسان زاڵەکە بەسەر ئینسانە، جورئەتیان نایاتێ بەرامبەر بەم ئینسانە. تەمان خوای گەورە سوبحان الله شتێکی تایبەتی داوە بە ئینسان، نورێکی تایبەت لە نێوچەوانی ئینسانە هەیە. یعنی ئێوە بیرکەنەوە هەمومان گایەکی زۆر گەورە ئەهێنیت، مناڵێک ئەتوانێت لێ بخڕێت. زانایان ئەفەرمون لە کتێبی حەیات الحەیوان الکوبرا جاحظ ئەفەرمێ خوا سیادەتی هەرچی حەیواناتی سەرزەوی هەیە، هەرچی گیانداری سەرزەوی بە ئینسانی بەخشیوە. بۆیە ئینسان ئەتوانێت هەر هەمویان لێ بخڕێ، بەڵام ئەوان بە هیچ شێوازێ ناتوانن تەوجیهێکی ئینسان کەن. تەنانەت ئایا ئینسان لەگەڵ جنۆکەیە
يعني دقت بدن فضيلتي إنسان أو عند جورية إنسانيات يعني أمنية بالله والله بس أجل كان جنوكشي تيبرانوا لنا هم جنوكايك بيغمبرنا هاتو إلا بشوين إنسان بكون طبعا من زور سيرة بلا مهند جار خلق لجنوكا أترسي جنوكا بابلن مجموعيك لمخلوقاتي خواك زور ضعيفة للضعيفي خوينا خوا وهاي كردوها كخلق نيان بين بوي توشي قرفت نبن توشي مشاكل نبن بوي اوان تشاويان انسان ابينه وانسان تشاويان او اوان نابينه تنها بوي اوان خوين لانسان وبارزن توشي مشاكل نبن لقل انسان اويك يكل الصفات هذا السريه كان مشركين قريش بريتي ولا ترسان لجنوكا فزادوهم رهقا خوي ولا قران باسكا بوي كائني انسان زور قوريه برامبر بهمو دوج منكاني زال أبي بسر همويانا بيركنو فيلكي زور قوربو إنسان راميت حوتكي زور قوربو إنسان راميت دولفين يسبو إنسان راميت بو إنسان نوركي زور قوربو لنيو تشوانيتي همو مخلوقات هموي لبرانبريا أوستي بتابتي أقر أهل دين وخواناسي به زور خواي قورا قابلتي قوري بي أدا بلام لعينا كاتشا إنسان دوري جيراو بدجمن ممكنة دجمن كان زفري بيبين أنواع جوري دجمن دور بري إنساني قرتوها هل خوي وبقرا شياطين إنس وجن هتاوكو أقات السروي أنواع جوري أجل كانوا دور برو خد شون إنسان محفوظة بلمان أفرمي المعاصي تجرئ على الإنسان أعداءه والله قناه واد لئك همو دجمن كان ظالبا بسرته دجمن كان جرأت بيا كان بران برد جاري وهي منالكت روي نبوة تشاو برسكات وسيرين وتشوانك هلا قرأت وليت زور قليلة منالكة مكا هل قرأت وجاري تفتيشي كي خوت كبزان لكوات وتيكوتي قناها كي أبيني خيزان بران برد هل أقرأتو نأها وسرد بران برد هل قرأت وبعكسه بقرب وخل كبزان لكوات قناها كتكردوها بوت السببي أوي أم إنسان بران بربتو هل قرأتو قصي بران بربكا يان هند جارنا أبيني يكيق لفريسكان يا بابلم يكيق لدرندكان سبوعكان تو أكات فريسة يا نشتيكي زور لاواز لتو هلا قرأتو يعني تصورك جاري وهي مريش يقلتو هلا قرأتو جرأتي وبيا أكاك برامبر بإنسان بو قوريا ليه هلا قرأتو أبي خلالي كبه النهانية كبه لوي كإنسان بتشوك أبيتو بتابتي كسي إيمان دار بوي لم فصلا باسي عقوبيكي زور قوريا قناه من بو أكا أفرمي ومن عقوباتها أنها تجرئ على العبد ما لم يكن يشتري عليه من أصناف المخلوقات أفرمي يكي عقوبة كان خواب وقناهكار أو يكا جرأة برانبري بيا أكن شتيك قد ممكن يجرئ برانبري قد ممكن برانبري هالقرأته لأنواع أصناف مخلوقات حتى فتجترئ عليه الشياطين بالأذى والإغواء والوسوسة والتخويف والتحزين أألم كاتا جادي قدبتو قناها كي شياطين وردور زالة بن وسرته وايلي ترسان وسوسة قمرابون عزيدان حزن غنباري أما هموي لشياطين ويكا رؤى كاتا إنسان زالة بسر إنسان واد لي أكا أمشتانا لتويا الرنق بداتو طبعا إمام الشوكاني رضا رحمة الله اللي بيفرمي حكما يكون هرهم يعني متفقا لسر أوي شتيك إنسان زور زو بيركا بريتي لخوف ترس إنسان زور بسريعي بيركا أم خوفاك لإنسان هيو زور بسريعي بيركا لو أسي توب الله يبنى خفت بشكيكي بتوكا كميك لترس بشيك لترس بويا يكي قلوش تاني كشياطين بدلي إنساني مسلمان ينا مسألة ترسة لو أسي توب الله يبنى والله من ناترسم هيج إنسان أغنية خوفك طبيعي هي خوفك نا طبيعي هي لا خوف طبيعيك همو إنسانك خوا خوفي بوشي داوته ترسي بوشي داوته بوي خود بارزي أجا ترسي نبي إنسان زو أفوت ترسي داوته وأبي بارز لا بهوي ترسو بلام لكيو أم ترسل لحدود الشرعي خوي لايدا أتشت وهمه كتشونا وهمه إنسان هركس لنا وهم جيا لمرفايتي بتشوك أبيتو كما بيتو ماسا سعيد النورسي فرمجاري كان لكلك لزانا قوركانا على لنا اسطنبول ابون اسلامبول على بانجي داوي سيان مسلمو آيا صوفيا بون نيش كي اسم متحف آيا صوفيا مزقوتي آيا صوفيا
ئەڵێ ویسیان سواری بەلەم بن ئەم زانایی کە لەگەڵ یا بوو پێوتی قوربان من ناتوانم سواری بەلەم بم تی بۆ سواری بەلەم نابی تی وەڵای ئەترسم غەرق ببێ تی ئەوە ترس نییە ئەوە خەوف نییە تی باشە با من تۆ قیاسێکی بیرکاری بکەین لە ڕۆژێکا چەند بەلەم لێرەوە ئەپەڕێتەوە تی وەڵا بەلانی کەم 100 بەلەم هەر بەلەمە چەند کەس هەڵەگرێت لانی کەم 10 کەس هەڵەگرێت وتی یان ڕۆژانە ئەمە 1000 کەس لێرەوە تی ئەپەڕێ لانی کەمەکەی لە ڕۆژێکا چەند بەلەم غەرقە بێ تی وەڵا غەرق نابێ لە ڕۆژێکات ئەی لە ساڵێکا وتی وەڵا لە ساڵێکشە غەرق نابێ چەند ساڵ جارێ بەلەمێک غەرقە بێ وتی باشە کە بەلەمەکە غەرقە بێت 10 کەسەکە ئەمرن تی نەوەڵا ڕزگاریان ئەکەن بەس لەوە چێت دانەیەک جاری وهەیە ئەمرێت بە بیرکارێکی زۆر ورد پێوت دە تۆ سیرکە ئەمە لە ملیۆنانە یەک وهای لە تۆ کردووە کە تۆ سام کەیتەوە لە شتێک واز لە قەزیەک بێنی لە 49 لە یەکەوە بۆ 49 پێوتێ وەهم ئەگەر شتێک هەبێ بڕیار بێت تۆ بڕۆی نەڕۆی هەتا 49 بڕیار بدە ئەگەر لە 49 ترسای لەوەی کە تۆ بڕیار بدەیت تۆ لە نەوەهمە ئەژی لە 50 ئەبێتە شەک باشە نازانی کامیان بکەی لە 50 بەرەو سەر ئەبێتە ظەن هەتا وەکو 99 لە 100 ئەبێتە عیلمی یەقین یا ئەبێتە عینی یەقین بە چاوی سەر ئەیبینی بۆیە ئینسان نابێت لە ئەوهام بێتەوە یعنی نابێت هەر شتێک لە 49 کەمتر بوو تۆ ڕێژت بێتە خوارەوە بڕوا بکەن جاریوە ئینسان دۆستەکەی کارەبا گرتوێتی خەوفی لە کارەبا بۆ دروست بووە لە شوێنەکە کارەبا هەبێ کارەباکە زۆر دوورە ئەم لێرە پەنایە ئەڕوا زۆر کات مناڵی بچووک ئەگەر دیقەتان دابێ یەکەم جار سیارەی گەورە بەلایە بڕوا کە گرمەی سیارەکەیە دوورە سیارەکە ئەم لە باوەشی دایکیا پشتی خۆی ئاوالی ئەکە نەبادا بدا لە پشتی زۆر کات لە مناڵی بچووکەوە ئەم تاقی کردوێتەوە بۆ چونکە ئەم حاڵەتەی نەبینیوە ئەترسی ئەم گرمە گەورەیە بەریکەوێ ئەوە زیاتر خۆی بە سنگی دایکەوە بنێ بەشکم نەجاتی ببێ تەسەوور کە جاری وهەیە ئینسان شەیاطین وهای لێ ئەکەن لە شتی زۆر پڕ و پوچ بێ بەها ئەترسێ من مناڵ بووم بە بیرمە زۆر لە دارەمەیتە ترسام دارەمەیت جار لە مزگەوتەکانە ئەو زەمانە دارەمەیتیان خستە سەر ئاوی مزگەوتەکان سەربانی سەر ئاوەکان بە بیرمە زۆر کات ئەوەستا حتا سەر ئاوێ خاڵی ببێ کە دارەمەیتەکە قاچی نەگەشت بێتە لای ئینجا خۆمە کرد بۆ سەر ئاوا ئینجا لەوێش زۆر زۆر بە پەلە ئەوەنم پێ نەئەچوو یەکسەر هاتمە دەرەوە چکە خەوم بوو نەوەکوێکی بیخزێنە بێنێ بۆ ئەملا دوایی لەگەڵ دۆستێکە ڕۆژێک بۆم باس کرد ئەو کاتە زەمەنی گەنجێتی و توندیمان بوو وتی وەڵای هیچ فەرقی نییە تۆ لەگەڵ موشکینی قوڕیشە بۆ فەرقە بدێ وتی ئەوان لە دار ترساون تۆش لە دار فەرقتان چی ئێوە تەمان ئەم کەریمەیە زۆر تەئسیری لە من کرد هەموو جارێک کە ئەمویز بترسم یا خەوفەکە ڕوویتی ئەکردم بیرم ئەکردەوە لەگەڵ موشکینی قوڕیشە حەشرەکرێمەوانە ئەچوومە سەر ئاوێکەوە ئەم جارەکە دارەمەیتی تیابێ تا قەدەری خۆوا بوو چوینە مزگەوتێک بووینە فەقێ نەک دارەمەیت ئەوە لە شوێنەکە خۆم شردا شوێنی و شۆرنی مردوو بوو هیچ چار نەبوو پڕیش بوو لە دارەمەیتە هەر ئەم شتە یعنی خەوفە وەهمە وای کردبوو ژیانێکی زۆر باز متابعی شتێکمە کرد کە وەهم بوو بۆیە ئینسانی موسڵمان زۆر لە مەگەڵ ئەوە لە شەیطانەوە بۆ دروستەوێ ئەو وەهمە چکە لە چلون بۆ گریمان قاچی ئەم دارەمەیتە هاتە سەرسەری تۆ نەگریمان چووی تەنها دارەمەیتەکە ئایەکسە تۆ مردی بەچونە ناو دارەمەیت نەمردی چەند کەس لە ناو دارەمەیت و دارە بازەیە هەڵگیرا و نەشمرد بۆیە ئینسان ئەبێ زۆر ئاگای لێبێ چەندێک گوناهەکەیت وردە وردە شەیاطین خەوف لە دڵتا وەهم لە دڵتا زیاد دەکەن غەم لە دڵتا زیاد دەکەن خەفەتبار دەکەن ناڕەحەتت ئەکەن ئینسانی ئیماندار ئەبێ لە حاڵەتەکانی وەهم و خەوف و حوزن و ئەمانە گەورەتر بێ ڕاستە ئینسانی موسڵمان دڵی عاجزە بێ غەمیشە خوا والله هەمێک نییە بە دڵتانە بێ ئیلا خوا لە گوناهتانە بوورە و ڕەفعی دەرەجاتتانە لە حەدیثە هاتوو يعني همك بدل إنساني مسلمان أبو زريع خواء كاتسبي وإلى جناها كان يبور سيري أو رحمة خواب كان جل جلاله شيء خفت خوار بو الدنيا خود خفت خوار دو خوا لجناها تبوراوا بير كروا كان غمت خوار دو لجيانا أو غمانا أو جناهي ل وراندوي أوش تاني كوا جرأت برهمبر بإنسان بيا كان بهوي جناهوا إنسان أبي بقرر جناها كشار سركا بزعنا اللي كياتوشي أو هلايا هاتوا توبة بكالو هلايا زۆر طبیعیشە هەموو نەوان بەسەر هاتووە من زۆر کات بینەوە پیاوێکی پیر ژنێکی پیر گلەی کردووە لە مناڵەکەی گلەی کردووە لە بووکەکەی
هۆکارێک هەیە ئەبێ بگەڕێیت تەوبەیەکی صادقانە بینی خۆت و خوا بکەیت لەعەل خوا هەموو ئەمانەت بۆ مسەخر ئەکا و هەموو ئەکەونە ژێر کۆنتڕۆڵی تۆ. ئەفەرمێ هەندێک جار بەهۆی ئەسیانەوە لە بیری ئەچێتەوە چی مەسلحەتی ئەمی تێ، هیچ مەساڵحی خۆی ناخوێنێتەوە، بەڵکو بەعەکسەوە هەموو ئەو شتانەی کە مەزەڕەتی تایە بۆ ئەم لە لای جوانە بێ، لە لای شیرینە بێ. یعنی سیرکەن سبحان الله گەنجێک جگەرەیەک ئەگرێ یان نێرگەلەی ئەگرێ بەدەستیەوە سوور ئەزانێ زەرەری لێ ئەدا، کەچی جوانیەک لە لای ئەو دروسە بێ بۆ ئەم شتە ناشیرینە ئەعتیادی بەکاری ئێنێ. ئەمە هۆکارەکەی چییە؟ یعنی ئەسیانێکی ماوەڕائی ئەمە هەیە، پشتی ئەمە هەیە. هەمومان ئێستا ئەزانین چەند گرنگی لە نوێژی بەیانیە هەیە. بەداخەوە ئەڵێم من یعنی بە پێی لێکۆڵنەوەی خۆم هەموو ئەوانەی کە گرفتێکی نەفسی یا ڕۆحی یا شتێکیان بۆ دروسە بێ خەلەلێک هەست پێ یەکەم لە نوێژی بەیانی. نوێژی بەیانی زۆر گرنگە. ئینسانی موسڵمان کاتی خۆی وەختی خۆی بزە نوێژەکەی نابێت لە تاریکیان نەبێ بیکە، ناکرێ، ئەبێ خۆت ڕابێنی. جارێک لە مزگەوتی شێخ عەزەدین بووم، پیاوێکی پیر هەبوو خوا عەفویکە، ئەو کاتە لە قاتی سەرەوە نوێژمان نەکرد، بە قادربەکانە بە دووسێ پلە ئینجا سەرەکەوت، بڕێ ئیسراحەتی ئەگەر ئینجا سەرەکەوت، پشتی چەمی بوو. جارێک داوای لێبوردنم لێ کرد کە وتم زۆر مانوو ئەبی بەم قادرمانە سەر ئەکەوی. وتی کوڕە ماوەسا کوێ مێرە بەخوا لە عەقڵم پەیا کردووە و فامم کردوەوە هەتا ئێستا نوێژێکی بەیانیە لە ڕۆشنایە کرد بێت، هەموو لە تاریکیە کردو. وتم دێ ئەوەنە بەسە، ئەو ڕۆشنایە و بەسە، مادام لە تاریکیە کردوتە ئەوە ڕۆشنایە بۆ قەبر و قیامەتە بەستە. نوێژی بەیانی زۆر گرنگە، وەرە چەند شیرینە، تۆ بەس نوێژی بەیانی بکە، دوور کات لە پێشەوە بکە، دوور کات تۆ لە حیفزی خوایایی، خوا خۆی سەرپەرشتی کارەکانە ئەکا حتا وەکو ئێوارە. والله چۆن موسى عليه السلام خوای گەورە فەرمی وەستەنەعتوکە لنەفسی، عینایی خاص تۆم بە تایبە هەموو ئینسانەکان خوا دروستی کردوون، بەس فەرمێ تۆم بۆ خۆم دروست کرد ئەی موسى، ئەی زۆر تایبە. والله چۆن ئەوە پشکێک لەوە بەرتۆ ئەکەوێت کاتێکەوە نوێژی بەیانی جێبەجێ ئەەکەیت و سنەتی پێش نوێژی بەیانی جێبەجێ ئەەکەیت. سوور ئەم چاکەیە ئەزانین کەچی توانای هەستانمان نییە، بۆچی هەڵناسین؟ هو تەسەورەکەن ئیلا قەیەدەتنا ذونوبنا، گوناهەکان ئەوە بەستونیەتەوە ناتوانین هەڵسین، توانای ئەومان نییە هەڵسین. سوور چاکەیەک ئەبینین ئەشزانین چاکە، بەڵام ناچین بەدەمیەوە بیکەین. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئاوەیە گوناهەکان قورسیان کردوین، نایەڵن گوێر لە دەنگی بانگە حەیە عەلە الصەلاة، قاچت هەیە، دەست هەیە، زمانت هەیە، هێزت هەیە، توانات هەیە، بە هەموو شێوازی ئەتوانی ئامادەبی، کەچی جوابی خوا نادەیتەوە، ناڕۆی بەرەو نوێژی جەماعەتەکەت. قەیەدەتکە ذونوبک، گوناهەکانە ئەوە تویان قورس کردووە. بۆیە هەموو ئەو مەضەڕە و مەنفەعانەی کەوا ئێمە لێمان تێکەڵ ئەبن بەسەریەکە، هەمووی هۆکاری ئەوەیە کە شەیاطین زاڵ بوون بەسەرمانە، جورئەتیان پێیا کردووە دەست بەرن چاکە و خراپەمان لێ تێک بدەن. سبحان الله فەرمێ هەتاوەکو شەیاطین ئەوان لێ ئیتر یاری پێ ئەکەن لەناو گوناهەکانە، ئەیهێنەوە ئەیبەن، ئەمیان تەسلیمی ئەوی ئەکا، ئەویان تەسلیمی ئەوێکە، گاڵتە بەم ئینسانە عەزیمە ئەکەن کە خوای گەورە بەم عەزەمەتە دروستی کردووە لەناو مەخلوقاتەکانیە. شەیاطینی ئینس بەسەر تا زاڵە بن، جورئەت پەرامبەرت پێیا ئەکەن، لەو ئەچی عقوبەت بدەن، لەو ئەچی ئازارت بدەن، لەو ئەچێت ئەنواع جۆری ئەشکال لە عقوبات بۆ تۆ ئامادە کرابێ. غەیبەتی ئەکەن، خۆت لەوێ بێ ئازارت ئەدەن، بەرامبەر بە خێزانت مناڵت هەموو دەوروبەرت قسە ئەکەن. هۆکارەکە ئیلا گوناهە ئەبێ ئینسان بگەڕێتەوە، وما ئەصابەکم من مصیبەت فبما کەسەبەت ئەیدیکم، دەستی خۆتی تایە، بگەڕێرەوە تەوبە بکە. لەمە زیاتر خێزانەکەی خۆت، غوڵامەکەت، مناڵەکەت، قوتابیەکەت، دراوسێکەت، حتا ئاژەڵە بێ گیانەکە، ئاژەڵە بێعەقڵەکە با بڵێن، هەمویان بەرامبەرت ئەوەستنەوە. هەمووشی هۆکارەکەی گوناهە کە ئینسان ئەیکا. هەندێک لە سەلەف فەرمویانە واللهی کاتێک کە عەسیانی خوا ئەکەم، لە ئەخلاقی خێزانەکەم و لە ئەخلاقی ئاژەڵەکەمە عەسیانەکەی خوا ئەبینمەوە. هەندێک جار ئەولیای دنیا عقوبەت ئەدەن، ئەنواع جۆر بەرامبەرت ئەکەن، بگەڕێت تەوبە بکە، بگەڕێ و لای خوا جەلە جەلالوو. تاعەتەکانی خوا قەڵای پارێزگاریە، هەر کەسێک چووە ناوی ئامینە، ومن دەخەلەهو کانە ئامینە،
بەخوا ئەگەر لە حسنی خوا و حسنی تاعەتی خوا چوویتە دەرەوە ڕێگرەکان لە هەموو سوچێکەوە لێت ئەدەن چەندێک لە قەڵای خوا دوورکەویتەوە ئەوەندە زیاتر زەرر لێ ئەدەن بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لێبێ چی وای لێ ئەکات ئەم ئافاتانەی لێ دوورخاتەوە ئیبن قەیم ئەفەرمێ ذیکری خوا تاعەتی خوا سەدەقە ئێرشادی جاهیل دەعوە بانگەوازکردن فەرمان بە چاکە ڕێگری لە خراپە ئەمانە هەموویان وقایەن بۆ تۆ پارێزگاریت ئەکەن دوورەخەنەوە گوناهەکان موسیبەتەکان لە عەبد دوورەخەنەوە چەندێک گوناهت کردووە مەترسە وەرە پەلاماری حەسەنات بدە کە هەستت کرد تۆ کەوتیتە ناو داوی کۆمەڵی موسیبەتەوە دەستکە بە چاکەکاری عەمەلی ساڵح بێنە دەستی پێ بکە تەوبەی صادقانە بکە ئەستەغفر الله زۆرکە هەوڵ بدە بگەڕێرەوە سەر سکەکە لەعەل ئەکەویتەوە ناو حسنی خوا و ئەکەویتەوە ناو قەڵای خوا جەل جەلالوه دڵنیا بە لەوەی هەر شتێ بەرامبەرت کرا پشکێک لەو پشکانە بریتە لە عقوبەی خوا جەل جەلالوه بەهۆی ئەو عصیان و تاوانەی کە ڕۆژانە کردوتە ئیتر عصیانێکە لە دڵە عصیانێکە لە زمانە لە چاوە لە دەسە لە کردەوەکانی ئینسانە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لە گوناهەکان بێ بزانێ یەکێک لەو شتانەی کە ئەیکاتە نێچیرێکی لاواز لە بەردەم هەموو دوژمنەکانیە بریتە لەوەی کە عصیانی خوای جەل جەلالوه کردبێ لەوە ئەچێ پرسیارێک لێرە بێتە ئاراوە هەندێک لە زانای پایەبەرزی زۆر گەورە تووشی عقوباتی زۆر گەورە هاتوون یا ئەصحاب ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت تووشی زۆر ئازار هاتوون ئایا ئازارەکانی ئەوان بەهۆی مەعسیەتەوەیە نەخێر ئێمە باسی ئەوەکەین کە ئینسانی عاسی کە بینی دەوروبەری ئەم شتانە گۆڕانکاری بەسەرا هات تێبگە کە ئەمە عقوبەیە بەڵام تۆ هیچ عصیانێکت نەکردو و شک نابی ئەبینی شتێک لەمانە ڕوو ئەدا بێ حکمت نییە لەوە ئەچێ خواگیان بێوێت تاقیت کاتەوە بزانێت دەرەچی لە تاقیکردنەوەکە ممکنە بۆ بێ پلەی ئەم عەبدە بەرز بێتە هەندێک لەوان بۆ پلە بەرزبوونەوەی عەبدە بۆیە ئینسانی ئیماندار لە هەموو حاڵەتەکانە ئەبێت تاعەتی زیاتر شکرانە بژێری زیاتر ئیستیغفاری زیاتر پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ خوای گیان پەنا ئەگرم بە تۆ لە شیرکێکە بۆ تۆی قەرار بدەم و بزانم داوای لێبوردن ئەکەم لە شیرکێکە نەیزانم ئەی ئێمە ئەبێ بڵێن چی ئەبێ هەزار جار ئەمانە دووبارەکەینەوە اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه خوايا پنا ئەگرین بە تۆ لە شەریک قەراردانێ بۆ تۆ کە نەمانزانی بێ و عەقیدەمان تێک چوو بێ و داوای لێبوردن لێ ئەکەین لە شتێکە کە بە هەڵا چوو بین نەمانزانی بێ لە عەقیدەمانە هەڵەیەک خەلەلێک دروست بوو بێ کە بە شیرک لەسەرمان حساب کرابێ عقوبەیەکتر لە عقوبەکان بریتە لەوەی کە نەک بەرامبەر بە دوژمنەکانێ بەرامبەر بە خۆشت ئەشکی بەرامبەر بە خۆشت لاوازەبی ئەفەرمێ سبحان الله ئینسان نەفسی خۆی زاڵە بێ بەسەریا نەفسی بەدکاری خۆت زاڵە بێ بەسەرتا بەهۆی گوناهەوە چەند گوناهە زیاتر کرد زیاتر نەفسی بەدکارە زاڵە بێ بەسەرتا ئەفەرمێ سبحان الله هەموو ئینسانێک پێویستی بەوەیە کە معریفەتی هەبێت چی بۆ ئەو باشە چی بۆ خراپە لە ژیانیان لە ئاخرەتیە چەندێک ئینسان معریفەتی زیاتر بێ ئەوەندە زیاتر تێ ئەگا ئەزانێ خۆی لە چی بپارێزێ ئەوەندە ئیرادەی بەهێز ئەبێ لە شتێکا سەرفی ئەکا هێزی خۆی کە سوودی پێ بگەێنێ لەم دنیا لەو دنیا و چەندێکیش لاواز بوو سبحان الله چەندێک معلوماتی کەم بوویەوە ئەوەندە زیاتر پلەیەتە دواوە چکە دەرەقەتی ئەو وەزعانایە ئەفەرمێ مەعاسیەکان و گوناهەکان وات لێ ئەکەن خۆت کە ئەنەما خیانەت لە خۆتەکەی خۆت متمانەت بە خۆت نامێنێ خۆت زاڵەبی بەسەر خۆتە نەفسی بەدکارت زاڵەبێ بەسەرتە هەموو ئینسانێک ئەزانێ دوو هاوار لە ناخیا هەیە هاواری چاک و هاواری خراپ واللهی کەم کەسەیە کە گوناهەکە سبحان الله هاواری چاک هاواری لێ هەڵەسێ لە ناخێ ئەمە زۆر کات گەنجێکی جوانە بینم کە تووشی هەڵەیەک هاتوویەت ماوەسا نامەیەکم ناردووە بۆ کەسێک سێرەکەم فرمێسی وەکوین بە چاوێتە خوارەوە باشە بۆ چونکە دەرونی بەشە چاکەکەی هاوارەکە هەڵات کرد حیاتی ئەو ئافرەتانەی کە تووشی لەش فرۆشی و ئەوانە بوون خۆی گەورە هیدایەتیان بدە زۆرم خوێندوێتەوە بە دوای نهێنیەکە ئەگەڕام بزانم کیان ئاسوودەیە طبعا هەتا ئێستاش من هەر متابعە و مەسئلە ئەەکەم بیانی لە شوێنەکە نەبینەوە ئافرەتێک ئاسوودەوێ بۆ کاری
سواء پارەی پێیا کرد بێ سواء لەناو باندێکا بوو بێ سواء بە هەر شێوازێ بوو بێ هەتا لەم شوانە کۆمەڵێک لەوانەی کە تلیاکین لەناو ئەمریکایە گوێم لە مقابلەکانیان وردە ئەگرت کە هەمویان بوونەتە لەش فرۆش و یەکیشیان ئارامی نییە لە لەش فرۆشیەکەیە کە ئەیکات شتێکی زۆر سیر کە لە گۆڤاری ستاندەرە نووسراوە هەندێک لەو ئافرەتە لوبنانیانە سەریان سوڕ ئەمێنێ لە کورد ئەڵێن سێرمان سوڕ ئەمێنێ لەو گەلە کە یەن ئەو کارە ئەکەن دوای ئەگرین نازانی بۆچی ئەگرین ئایا کورد هەمووی وایە دوای ئەو کارە ئیلا بێ بگریە ئەو نازانێ وێ نای بکە نازانێەوە باشە باشەکەی ئینسانە کە هاوارەکە باشە باشەکەی ئینسانە لە دوای ئەوەی کە تووشی گوناه بوو هاوارەکە ئەگەڕێتەوە لای خوا هەندێک لەوانە ئەڵێن ئەو پیاوانەی کە ئەو کارەمان لەگەڵا ئەکەن دوای لێمان ئەدەن بۆ چونکە ئەو بەسەبەبی گوناهەکە ئەزانێ بۆیە دەستی لێ ئەوشێنێ چونکە باشە باشەکەی هاوار ئەکات هەموو ئینسانێک ئەم دوو بەشەی تایە واللهی ئەگەر بێت و ئەسیانت زۆر کرد وردە بەشە خراپەکە و هاواری بەشە خراپەکە زاڵە بێ بەسەرتا ئەو کاتە نووزەی بەشە چاکەکەی تۆ نایەتە دەرەوە هەست ناکەی بە گوناهەکەت جارێک گەنجێک لە باوکی خۆی دابوو دامنیشان بۆ قسەم بۆ ئەکرد کوڕی خۆم تۆ چۆن لە باوکتە ئێوجا بۆ لێی نەدەم زۆر سێر و بەلامە ئەو کەلیمەیە ئەم مەڵاڵە ئەم گەنجە چۆن جورئەتی ئەماکە ئەی بۆ لێی نەدەم بیرم ئەکردەوە بێ ئەم بەشە خراپەکەی چەندێک زاڵ بوو بێ بەسەریا تاوای لێ کردو جورئەتی ئەوەکە دەست لە باوکی بکاتەوە ئەبێ بەشە لایەنە خراپەکەی چی لێ کردبێ ئەبێ لە کوێوە لەگەڵ ئەم گەنجە دەست پێ بکەی و ئینسان جاری وە هەیە کە یەک تۆز لەسەر خراپەکانی ناودڵی لا ئەچێ یەکسەر سوبحان الله چاکان یەنەوە دەرەوە کا چۆن پشکۆیە کە خۆڵەمێشەکە دای شاردووە و کاتێ هەوایەکی لێ ئەدەی خۆڵەمێشێکی جوان دەرەکەوێ ئەوە نور و ڕووناکی ئیمانەکەی دەرەکەوێ زاڵە بێتەوە جارێکتر بەسەر خۆیە والله ئینسان کاتێک کە ئەسیانی زۆری کرد وردە وای لێ خۆی لەگەڵ خۆیە شەڕەکە لە ناوەوە تاوای لێ بەشی خراپە زاڵە بێ بەسەریە کە زاڵ بوو بەسەریە زۆر بە زەحمەت یەتەوە تایم ئەبێ ئەسیانەکان لێگەڕێ چاکەی زۆر بکە ئیستیغفاری زۆر کە هەتا وردە یەتەوە ناو کاروان یەتەوە ناوەی کە دڵەکەی جارێکی تێ تەڕ ببێتەوە دڵەکەی دروست ببێتەوە پەیوەندی لەگەڵ خۆیان بەهێز ببێتەوە ئەفەرمێ سوبحان الله ئینسان کە تووشی ناڕەحەتیەک ئەوێ لێ ڕزگار بێ بە هەر شێوازێک بێ بەخوا دڵێکیش کاتێک کە ژەنگ ئەیگرێ پێویستی بەوەیە کە بیت مادەیەکی لێ بدەی وردە هەتاوەکو پاشی ئەەکەیتەوە ئەو مادەیە جاری وایە زەحمەتت ئەدا ئەبێت چەندین جار چاکە کاری بکەی هەتاوەکو خوای گەورە لەو نەخۆشیە نەجاتت ئەدا لەو گوناهە نەجاتت ئەدا ئەفەرمێ سوبحان الله هەندێک لە گوناهەکان ئەوەندە قیرەکەیان بەهێزە ئەوەندە ژەنگەکەیان بەهێزە ئەفەرمێ ئەبێتە تەبەقێکی زۆر بەقووەت و خۆرە بۆ ئاسنەکە پێویستی بە مەوادی زۆر بەقووەت و بە کڕاندنی زۆر هەیە تاوەکو پاک بێتەوە ساغ بێتەوە پێویستی بە تەوبەی زۆر صادقانە هەیە لەگەڵ خوایە جەل جەلالوه ئینسان هەندێک جار نفسی پیسە بێ بەهۆی شەهەوات و بەهۆی مەعاسیەوە اینجا لاواز ئەبێ خۆی بەرامبەر نفسی مطمئنەی لاوازە بێ نفسی بەدکار و ئەمارە بسوئی زاڵە بێ بەسەریا هەتاوەکو وەهای لێت لە توانای خۆیان نامێنێ ئەو کردەوە غەڵەتانەی کە ئەیکا لە کۆنتڕۆڵی خۆی دەرئەچی بەخوا هەندێک کەس نفسی مطمئنەی ئەمرێ نفسەکەی کۆتایی پێ ئیتر حەیات لەوە نامێنێ ئەو دڵی مۆری لێ ئەدرێ خوا پەنامان بە بەهۆی گوناهەوە ئینسان جاری وا هەیە لەو پەڕی ناڕەحەتیە دڵی زمانی کردەوەکانی سوودیان لێ وەرناگرێ هەوڵ ئەدا هەرچی بکات نازانێ ڕێگەی ڕاست ناپێشێ تەیهی بەنو ئیسرائیل هەموو بیستوتانە خوای گەورە عقوبەی بەنو ئیسرائیلیدا شوێنێکی وەکو هەڵەبجە مەنتیقەیەک بڕیاردا لەوێ سجنیان کە 40 ساڵ سجنی کرد طبعا موسى عليه السلام يان لقلاه يوشع يان لقلاه هارون يان لقلاه يوشع يان لقلاه سي پیغمبر يان لقلاه عليهم الصلاة والسلام 40 سال بو شوێنە ئەوە هەڵە سوڕان ئێوارەیانە کرسێرەکەن لە عینی شوێنی خۆیانە دانیشتو 40 ساڵی ڕێک سبحان الله ئەفەرمێ ئەو وەچە هەمووی فەوتان وەچەی تازە هاتە پێشەوە موسى عليه السلام لەکوێ وەفاتی کرد لە ناو تەیها وەفاتی کرد هارونش لە ناو تەیها وەفاتی کرد لە زمانی یوشع هاتنە دەرەوە نەجاتیان ئەم عقوبەی خوا جەل جەلاله بێنە پێش چاوی خۆت
ئەڵێ بەیانی هەتا ئێوارەتنەوە ئەویانە کرد سەرەکە لە عینی شوێنەکەی دوێنێن ئەوە بیریانە کردە کوڕە خۆ فڵانە شوێنە والله ئەو شوێنەکەی دوێنێشەوە کە تیا دانیشتین لە عینی شوێنە دانیشتنەوە خوا لەو شوێنە سژنی کردبوون دەرچوونیان نەبوو هەرچی ئەڕۆشتن لە ئەخیرە ئەگەڕانەوە شوێنی خۆیان هەرچی تەوبەیان ئەکرد 40 ساڵ بیرکەرەوە 40 ساڵ والله گوناهی وایە ئینسان تووشی ئەبێ 40 ساڵ تەوبە ئەکا ئینجا نەجاتی ئەبێ بەخوا لە ئەهلی تەسەوف کەسی وایان هەبووە 40 ساڵ لەسەر گوناهێک شەو نوێژی کردو بەس بۆ ئەوی خوای گەورە ڕزگاری بکە بۆی ئەسەری گوناهەکە لە دڵیان نەمێنێ ئاسەواری ئەو گوناهە لە ناخیان نەمێنێ بۆی ئینسانی ئیماندار کاتێکەوە ئەم گوناهانە ئەکات کە ئەنەما ئەچێتە ناو تەهی بەنو ئیسرائیلەوە والله ئەگە گوناهەکان زۆر بوون چاکە و خراپەی خۆی لە یەک ناکاتەوە نازانێ بەکوێ بڕوا هەرچی ئەکا بە زەرر بەسەری ئەشکێتەوە هەر چۆن ئەڕوا نازانێت چی بکە بۆیە زۆر گرنگە لەو کاتانە یەکسەر دانیشە ئیستیغفاری زۆرکە زۆر خۆی زەلیلکە لە بەردەم خوا لە دەرگای زیلەتەوە بەرەو لای خوا بچێ سەری بەرز نەکاتەوە سەری نەویکە زمانی تەنها بۆ ذیکری ئەو بەکاربێنێ دڵی پەیوەندی بکە بەوە ئاگای لێبێ دڵ و زمانی بدا لە یەک لە کاتی ذیکرەکانە دەستەکانی قاچەکانی هەمووی بە فەرمانی خوا جەل جەلاوە ببا بەڕێوە لعل خوای گەورە دەرگاکانی خێری بەسەر ئەکات ئەفەرمێ سبحان الله هەموو ئەمانە ئینسان جاری وا هەیە لەسەر مەرگا لێی دەرئەدا کە خەتەرترین کاتەکانی ئینسانە بۆیە سەلەفی ساڵح زۆر لەسەر مەرگ ترساون زۆر هەیان بووە هەتا بەیانی گریا و توانە ئەکل ذلك من خوف الذنوب ئەرێ هەتا بەیانی ئەوە گریا هەموو لە گوناه ترساوەنە گوناه کردووە فەرمووە الذنوب ئەهون ماڵتانەوە بێ گوناه زۆر ئاسانە تیان ئەی لە چی ئەگریەی بۆچی ئەوە خۆتی لاکەی فەرمووە والله بەس لە عاقبەتی خراپە ترسم عاقبەتم باش نەبێ ئینسان کە عصیانی کرد هەندێک جار لەسەر عصیانەکە ئەمرێ دڵی تێر ئەبێ بە عصیان ئەو کاتە پەیوەندەکەی لەگەڵ خوایە لاواز ئەبێ لەسەر مەرگا زمانی بە عصیانە ئەڕوا ئەفەرمێ کەسێک پیان وتیان بڵێ لا إله إلا الله ئەڵێوتی شاهڕوخ کەلیمەیەکە کە تقریبا وەکو بڵێن فارسی کەنەوە بڵێن شام خوارد لە شەترەنجا کاتێک کە یاری ئەکەن کەنەوە بڵێ شاکەم خوارد شاڕوخا ئەفەرمێ لەو کاتە کە هاواریانە کە کوورە بڵێ لا إله إلا الله ئەوەی شاهڕوخ هاواری کەلیمەکەی خۆی کرد کە هەمیشە فکر و مێشکی لە لای بوو کەسێکی تر هاواریان لێ کرد بڵێ لا إله إلا الله گۆرانی بەسەر ئەو کۆترانە ئەوت کەوا بە خێوی ئەکردن و کۆتربازی ئەکرد کەسێکی تر پیان ئەوت بڵێ لا إله إلا الله ئەو بیری لە لای ئەو گۆرانیانە بوو کە لە زیهنیا بوو کەسێکی تر پیان ئەوت بڵێ لا إله إلا الله ئەو هاوار و نرکە و ناڵەی بۆ ئەو شەرابە بوو کەوا ئەی خواردەوە هەر کەسێک بەم شێوازە لە کاتی سەرەمەرجە لەوە ئەچێ ئەو گوناها وأشرب في قلوبهم العجل ببێتە خواردنەوەیەک و لە دڵیا تێری خوارد بێتەوە لەو گوناها ئیتر نەتوانێت لەو کاتە شایەتمان بێنێ کە خەتەرترین کاتەکانی حیاتی ئەو کەسەیە کە ابن القیم ئەفەرمێن ناڕەحەتترین کاتەکان ئەلەو کاتایە کە دوژمنەکان نەفسی خۆت هەر هەمویان لەسەرە کۆ ئەبنەوە هەڵێ والله ئەگەر دڵێکی زۆر ذاکیرێ نەبێ زۆر خۆ لە گوناه نەپاراست بێ عەبد ئەلەو کاتە هەر هەمویان زاڵە بن بەسەرتا بۆی ئەبێ زۆر خۆت پاراست بێ لە گوناهەکان ئەفەرمێکی لە پیاوچاکان پیان ئەوت لا إله إلا الله ئینکاری ئەکرد نەئەوت دوای هاتەوە بەهۆش خۆیە وتیان بۆ نەتئەوت تی نازانم شتێک ئەهات تون زمانی ئەگوشام ڕای ئەکێشا بۆی کەلیمەی لا إله إلا الله نەڵێم لەسەر مەرگ پیان و داوای عصیانەکانتە گوناهەکانتە تون ئەوە زمانی گرتووی بزانە چیت کردووە دواتر گردنی خۆی بە دایکی ئازاد کرد هەتاوەکو زمانی بەر بڵێ لا إله إلا الله ئەفەرمێ هەندێک لە بازرگانان بۆیان گەڕامەتەوە ابن القیم کە یەکێک لە دۆستەکانیان لە کاتی سەرەمەرگە پیان وتووە بڵێ لا إله إلا الله وتێتی ئەم پارچەیە زۆر هەرزانە بیکڕن ئەوە مشتەرێکی زۆر باشە پێ بفرۆشن حتا ئەو لەحزەی گیانی دەرچوە هەر هاواری ئەمانەی کردووە چونکە دڵی لەگەڵ ئەمانە بووە گوناهانێکی کردووە کە ئەمانە زاڵ بوون بەسەریە نەفسی خۆی زاڵ بوو بەسەریە ئەفەرمێ سبحان الله هەموو خەڵکی ئەلەمانە ئەبینن ئەم عیبرەتانە ئەبینن فڵانە گەنج نوێژی نەکرد و ئاوای لێ هات فڵانە گەر چووە دەرەوە زۆر بە دڵی خۆش بۆ سەفرە و سیاحەتێک چوو نەگەڕایەوە فڵان کەس خەوت و نەهاتەوە ناڕەحەتترین سەفەری کرد کە خەوە و ئیتر نەگەڕایەوە فڵان کەس ویستی زەماوەن کە ڕۆشت و نەگەڕایەوە
فڵان کەسی تر وستی بچێتە بازار شتێکی سادە بکڕێ و نەگەڕایەوە. چەند کەس هەبوو لە دەرگا بە دڵی خۆشەوە هەنگاوی نا تەوبەیەکی صادقانەی نەکرد و نەگەڕایەوە. هەمومان ئەم نمونانەمان بینیوە. ئەفەرمێ سبحان الله بیرکەرەوە ئینسان لەو پەڕی حاڵی حضوری خۆیە لەو پەڕی هێز و توانایە شەیاطین زاڵە بن بەسەریە هەندێک جار نەفسی خۆی زاڵەوێ بەسەریە. ئەی چی ئەکەی لە سەرمەرگت داماوە چی ئەکەی لە سەرمەرگە کە تۆ لاواز بووی توانای بەرەنگاریت نەماوە لەو کاتە شەیاطین هەموو لەسەر سەرێک و ئەبنەوە نەفسی بەدکارە هاواری خراپەت لێەکە. ئەی چۆن لەو کاتە فریای ئەوە ئەکەوی دەرەقەتی ئەمانە بیت لە کاتێکە هەموو شەیاطین هەموو قووەتی خۆیان لەو کاتە کۆ ئەکەنەوە. بۆیە خوای گیانە فەرمێ يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء. والله لو كاتي سەرمەرگا ئەو کەسەی لە دنیا لە ئاخرەتە کێ ئەو کەسەی کە تەسبیت ئەکرێ ئەو کەسەیە کە پەیوەندی لەگەڵ خوا زۆر بەهێزە خوای گەورە تەسبیتی دڵی ئەکا ئەلەو کاتە کە وشەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وآله وسلم بڵێ. چۆن ئینسان حسنی خاتیمەی ئەبێ کە دڵی غافڵ بێ لە خوا ذکری خوای نەکرد بێ شوێن هەوا و ئارەزووی کەوت بێ زیادە ڕەوی کرد بێ دڵی دوور بێ لە خوا زۆر غافڵ بێ شوێن هەوای کەوت بێ ئەسیر بێ دەست بەسەرا گیرا بێ لەناو شەهاواتەکانیە زمانی وشک بوو بێ ذکری نەکرد بێ هەموو لاشە و جەستەی هەر هەمووی لە ئیش کەوت بن لە تاعەتی خوایە هەمویان خەریکی مەعسیەت بن. چۆن خوای گەورە هیدایەتی ئەم کەسە ئەدا لە کۆتایی حیاتیا بەرەو باشە بێت. ئەو شتێکەوە پشتی هەموو متەقیەکانی شکاند ئەو شتێکەوە هێز و توانای لە هەموو پیاوچاکان بریتی بوو لە خاتیمە. ابن القیم ئەفەرمێ هەموو پیاوچاکان لە خاتیمەی خۆیان ترساوە. یەکێک لەو شتانەی متەقیەکان پشتیان پێشکاوە زۆر لی ترساون مەسەلەی حوسنی خاتیمە بووە. ئەی باشە ئێمەی گوناهبار ئەبێت چی بکەین چۆن لە خاتیمەی خۆمان بترسین لەوە ئەچێت لە کۆتایی حیاتمانە شەیاطین بەهۆی گوناهەکانمانەوە زاڵ بن بەسەرمانە. بۆیە ئەبێت لە ئێستەوە تەوبەیەکمان کرد بێت سادقانە لەگەڵ خوایە بین. ناڵێن گوناه مەکە ئەڵێن لە گوناه خۆت بپارێزە ناڵێن تەنها خۆت بپارێزە ئەڵێن کە توش بووی لە گوناهە تەوبە کە بیرت نەچێتەوە بگەڕێرەوە لای خوا جەل جەلالوه. والله ئینسان مسلمان و ئیماندار تووشی گوناه هەبێت بەڵام ئەزانن گوناه چۆن پەرێشانی ئەکە کە ئەنەما دنیا بەسەریان ڕووخاوە. ئەزانن چۆن دەرونی وێران ئەبێ کاتێک کە تووشی گوناه هەبێ. ئەزانن چەند شەرمەزارە بێت لە بەردەم خوایە کاتێک کە تووشی گوناه بۆ دەستی بەرزەکاتەوە چەند شەرمەکە لە خوا جەل جەلالوه. ئەزان چەند شەرمەکە کاتێک کە سوژدە ئەبە هەستەکە ئەم نێوچەوانەی کە ئێستا بۆ خوای نەوی ئەکە لە شوێنێکی ترەوە ئەم نێوچەوانەی ناشرین بۆ بە گوناه. ئەزانی کاتێک کە دەستێک ئەوە سەدەقەی پێ بکات چۆن ئەلەرزێ چونکە ئەزانێ ئەم دەستە گوناهی پێ کردووە. بۆیە ئینسانی ئیماندار هەر تووشی گوناه هەبێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. چەند باشترینی ئەو کەسانەی هەڵە ئەکەن یعنی هەمووان هەڵە ئەکەن بەس باشترینی هەڵەکاران ئەو تەوبەکارانن کە پەیوەندی لەگەڵ خوایە نابڕن دڵیان لەگەڵ خوایە جەل جەلالوه. چەند جوانە کەسی ئیماندار مەهما کان تووشی گوناه بێ پەیوەندی لەگەڵ خوایە نەپچڕێ قەت گوێ بەوە نەدەی لەناو خەڵکە بشکێی نەشکێ خەڵک بە خراپ باسێکە باش باسێکە لا مەکەرەوە لەوانە سەیری سەرەوە کە سەر والله ڕسق لە سەرۆیە شۆرەتی ئینسان لە سەرۆیە لە خوارەوە نێر ناو خەڵکەکانە. جارێکتر عەرزم کردن ئیمامی بوخاری چەند کەسێکی کام نوێژیان لەسەر کرد کە وەفاتی کرد بەڵام هەتا ئێستا خوا ناوەکەی باقی کردووە چونکە بڕیارە گەورەی ئینسان لە سەرەوە بێنەک لە خوارەوە لای خۆ و مەلائیکە و مەلای عەلا بێنەک لە زەویە. بۆیە هیچ گوێ بە زمانی خەڵک مەدە وەرە پەیوەندی خۆت چۆنە لەگەڵ خوایە. ممکنە بە گوناهێکی بچووک خوا عقوبەت بدات تۆ بشکی لەناو خەڵکە لەوەتێ بە نەزەرێت تۆ بشکی بە گوناهێکی بچووک تۆ بکەوی بەڵام ڕەبتی تۆ لەگەڵ خوایە لە کاتی کەوتنا چەندێک والله لەو کاتەی شخصیت زۆر بەرزە لەو کاتەی شخصیت زۆر نزمە نابێ بەشە ئیمان و عەقیدەکەی تۆ یەک زەڕە لەکەی شتێکەوت بێ ئەبێ تۆند ئەو ڕەبتە لەگەڵ خوایە نەپچڕێنی. ئەگەر لەناو خوڵایی گوناهەکانە بووی چاوەکانت لە ئاسمان نەبڕی پەیوەندی لەگەڵ ئەوە دروست ئەکاتەوە بەرزت ئەکاتەوە ئەتهێنێتەوە مایەوکایە ئەتوانی عاقبەتی خۆتی پێ پارێزی
ئەتوانی بەسەری بەرزەوە بە حضوری ئەو شاد بی. ئێمە هەمومان ئاتاجی ڕەب العالەمینین، لەگەڵ ئەوەشە گوناهەکەین و گوناهەکان بەرزەکەینەوە. شەیطان وعدی خۆی لە بەردەم خوایە داوە لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين. هەموویان لە ڕێ لا ئەدەم تووشی غەوایان ئەکەم. پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم فرمي إنه ليغان على قلبي. شيطان هەندێک جار زۆر بۆ دڵم ئەهێنێت. وإني لأستغفر الله في اليوم أكثر من 70 مرة. للرجك زيادة الله 70 جار ألم أستغفر الله. پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام فرمي ملائكة هم استغفار بۆ تۆ ئەکەن. خوا خۆی صلوات لەسەر تۆ ئەدا ليخرجكم من الظلمات إلى النور هو الذي يصلي عليكم وملائكته. خوي صلوات أدا ملائكة صلوات والرحمة بوتو أبارينا ليخرجكم من الظلمات إلى النور بو إلى قمرايا كان رزقارتان كان برو نوري هداية دي ورا بيواندي لقال أو خوايا قد نبتشريني بالزل كاوي قناه هابي باقو زابي لقناه بيواندي قد نبتشريني زيادك أبي أمل لم نظرش وسيري خلق إنك تنها خومن قناه باركت بيني لەناو زەلکاوی گوناها بوو بەحاڵ پەیوەندێکی لەگەڵ خوایە مابوو نەچی پەیوەندەکەی بکوژێنیتەوە بچۆ پەیوەندەکەی بۆ زیاد کە لەگەڵ خوایە ئومێدی بردەرێ ئەمەلی بدەرێ لەعەلە لەناو ئەو زەلکاوە حەبلی مەتینی خوا فریایەکەی و ڕزگاری ئەبێ. ئێمەش هەمومان ئەو هاین عەزیزانم، بەخوا هەمومان تووشی گوناهە بین، بەخوا هەندێک گوناه تووشە بین، بەخوا ڕوومان نابێت دوای سەر بەرزکەینەوە بۆ لای خوا جەلە جەلالوه، بەخوا ڕوومان نییە دەست لە دوعایە بەرزکەینەوە ئەو هەمان لێیە، بەڵام ئەبێ هەمیشە چاوێکمان لە ڕەحمی خوا بێ جەلە جەلالوه. سۆزی ئەو زۆر گەورەیە، بەزەی ئەو زۆر گەورەیە. هۆ ئەو کەسەی کەوا بە شەو گوناهت کردووە دەستەکانی خوا بە ڕۆژە کراوەتەوە، ئەو دەستەی لایقە بە خوا جەلە جەلالوه کراوەتەوە بۆی لە ڕۆژە تۆ تەوبەکەی. هۆ ئەو کەسەی بە ڕۆژە گوناهت کرد دەستەکانی خوا بە شەوە کراوەتەوە بۆی تۆ تەوبەکەی. وەرە بیرکەرەوە لەم ڕەحمەتی خوا جەلە جەلالوه ئینجا بزانم چۆن پەیوەندی لەگەڵ خوایە دروست ئەکەیتەوە. بۆیە هیچ کەسێ بەخۆی نەڵێ خراپ، هەموو کەس هەوڵ بدا بۆی باشتر بێ. ئینسانی ئیماندار هەڵە و کەم و کوڕی و ئەنواع مەشاکیلی تووشە بێ لە ژیانی دنیا. خوا ئەنواع عقوبەت ئەدا بەهۆی گوناهەکانەوە کە ئەیکەی، بەخوا نەفست زاڵە بێ بەسەرتا، شەیاطین زاڵە بن بەسەرتا. وەرە پەیوەندی لەگەڵ خوایە بەهێز کە لە هەمویان خۆت ڕزگار کە خۆت بەهێز کەرەوە هەتا پەیوەندەکەت بەهێزتر بێ، هەتا نزیک بێ لە ذاتی خواوە جەلە جەلالوه ئەوەندە زیاتر عالی ئەبی، بەرزتر ئەبی، گەورەتر ئەبی. خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار لەم ڕۆژە پڕ ڕەحمەت و بەرەکەتەی تۆیە لە خزمەت زانایەکی زۆر پایە بەرز و گەورەیە کە ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەت وتەکانی ئەوە چەند کاتێکی خۆمان بەخشی و ژیانمان بەسەر برد. تو گەورەی خۆت بە حورمەتی ئەم کەلیماتانەی کە لە خزمەتیا بووین، ئەم فەرمایشتانەی کە لە خزمەتیا بووین، خوای داوات لێ ئەکەین بەزەی و ڕەحمەت و غوفرانی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای گیان ئێمە بەهۆی عەسیان و گوناهەوە تووشی زۆر مەسائب و مشکلەی گەورە گەورە هاتوین. خوای گیان وا ڕووگەی دڵمان کردە لای تۆ، پەیوەندیمان لەگەڵ تۆیە کرد. دەی خوای گیان بەهۆی ئەم پەیوەندیمان لەگەڵ خۆتە بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە و عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە گوناهێ بەدەست کردومانە عەفومان کە، گوناهێ بە چاو کردومانە عەفومان کە، گوناهێ بە زمان کردومانە عەفومان کە، گوناهێ بە دڵ کردومانە عەفومان کە. پەروەردگارە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای لە گوناهی لەمە و پێشمان ببورە، لە گوناهی لەمە و دوامان ببورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە و کەس ئاگای لێ نەبووە خوای عەفومان کە. یا ڕەبی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە. پەروەردگارە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و عەزیزانمان ببورە، لە گوناهی دراوسەکانمان ببورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە، لە گوناهی گەنجەکانمان ببورە، لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە. یا ڕەبی خوای گیان لەم منبەر و محرابەوە هاوار بۆ لای تۆ ئەهێنین. خوایە خەڵکانێکی زۆر هەن وەفاتیان کردووە، کەس نییە ئێستا دوعایان بۆ بکە لە ئومەتان و گەلانی پێشوو، لە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. خوایە وا ئێمە لێرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە، خوای لە گوناهی هەمویان ببورە،
تو گەورەی خۆت خوایە کەسیان مەحروم مەکە لەم دوعای ئێمە خوایە لێیان خۆش بە خوایە تۆ زۆر دەوڵەمەند ئێمە لە کاتی مەرگا زۆر فەقیر مردوەکانمان زۆر فەقیر خوایە هانای فەقیری خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خوایە لێبوردەی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت نەخۆشی زۆرمان هەیە پەنا ئەبەنە بەر ئەم و ئەو کە تاوەکو شیفایەکیان بۆ بێ زۆریشمان هەن زمانیان شکاوە ناتوان پەناش بێنن یا ئیلاهی ئێمە بۆ هەر هەمویان دەستی زەلیلی بەرزەکەینەوە خوایە شیفامان بۆ بنێرە و شیفایان بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان هەر کەسەمان گرفتێکیە بۆی چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە پەروەردگارە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان گرفتێکی خوای ئاسوودەی بەسەریا ببارێنە ئەومان لە دڵیا غەم داگیری کردووە دڵی پەروەردگارە داوات لێ ئەەکەین پەردەی غەم لەسەر دڵی لا بە و ئارامی بۆ دڵی بێنە خوایان ئاسایش بەسەر ڕۆحمانە ببارێنە ئاسایش بەسەر دڵەکانمانە ببارێنە ئاسایش بەسەر ماڵەکانمانە ببارێنە ئاسایش بەسەر ئەم شار و نیشتیمانەمانە ببارێنە پەروەردگارە ئاسایش بەسەر ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و آله وسلم ببارێنە خوایان دەستی کافران لە وڵاتانی ئومەتی ئیسلامی ببڕە یا ئەکرەم الئەکرەمین خوای مەشغوڵیان کە بەخۆیانەوە ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای دووبەرەکی لە بینمانە مەهێڵە یەک دڵمان کە یەک ئاراستەمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای زاڵمان کە بەسەر یەهود و نەسارا و مەجووسە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای جان عاقبەتی ئەم ئومەتە بڕ بکە لە خێر یا ئەکرەم الئەکرەمین خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ لەسەر مەرگا پەروەردگارە بەهانامانەوە وەرە یا ئەکرەم الئەکرەمین هێزمان بدەرێ پەروەردگارە هێز بە زمانمان بدە بە وشەی لا ئیلاهە ئیلا الله هێز بە دڵ و فکر و ڕۆحمان بدە بە پەیوەندی لەگەڵ خۆتە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای جان و ئێمەی گوناهبار خۆمان سپاردەی تۆ کرد خوای ئەسپاردە لای تۆ زایە نابێ و خۆمان دایک و باوکمان ماڵ و مناڵمان کردەوەکانمان عاقبەتمان پەروەردگارە هەمووی سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای جان ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە ئەم عەزیزانەی مەشغوڵ ئەبن و مانوو ئەبن بە مۆنتاژی ئەم وتارانەوە خوای گیان سەرفرازی ئەم دنیا و دنیایان کە خوای بەرەکەت بەسەر کاری ئەم ڕێکخراوە ببارێنە نێتیان ساف کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئیشەکانیان بۆ سەهل کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین پرتەوێکی زۆر گەورە و هێزێکی زۆر گەورە و خەرە سەحوەی ئیسلامی ئەم شارەی ئێمە و ئەم وڵاتەی ئێمە یا رب العالمین خوای گیان بمان گێڕەوە بۆ خزمەتکردنی دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمی خۆت بە کەڕەمی خۆت ئەم دوعایانە لە ئێمەی گوناهبار وەرگرە خوای ئەم دوعایانەمان لێ قبوڵ کە خوای ئەم دوعایانەمان لێ قبوڵ کە بەخوا پەروەردگارە مسلمانانەی لێرە کۆبوونەتەوە ڕکوع نابن بۆ تۆ نەبێ سوجدە نابن بۆ تۆ نەبێ بەخوا پەروەردگارە تۆ خۆش شاهیدی دەستی زەلیلی بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ دەیا ڕەبی خوای گیان ئەوەی لە دڵیانەیە پیان عەتاکە ئەوەی ئەیانەیە پیان عەتاکە پەروەردگارە بحرمتي أمانة ودعاء كان من قبول يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله